کەرکووک لە نێوان سێ بژاردەی بەهاریانبوون و جێبەجێکردنی مادەی 140 دەستور و مانەوەی بەم جۆرەی ئێستای ڕایجیاوازی لای هاوڵاتیان هێناوەتە ئاراوە. ئەوان بەشێکیان پێیان وایە یەکلاییکردنەوەی دۆخی کەرکووک ئەستەمە و بەشێکیشیان تەمەنای هەرێمی سربەخۆ دەکەن و ڕایەکیش هەیە کە دۆخەکە لەبار نییە بۆ بەڕیاردان لە سەر چارەنووسی کەرکووک. هەویری کەرکووک ئاو زۆرە کێشە پێم وابێ کەرکووک پێویستی بە ڕێگەچارەی سیاسی ڕیشەی ڕادیکاڵی هەیە یەکلاییکەرەوە ئەو کەس چێە بیکە یەکێتی پارتی یەکێتی پارتی بەداخەوە یەکەڵوێست و یەکدەنگ نین ئەبێ هەموو لایەنەکان یەکەڵوێست و یەکدەنگ بن. کێشەی کەرکووک زۆر ئاڵۆزە کاریگەری ناوچەکە و جیهان لێرە تمۆحی سامانی سروشتی هەیە. ئێنجا هیچفادەمان لە هیچ کەسێنەگە هەموو کەسێکشمان تاقی کردەوە چێ دەسۆزی کوردە و چێ دەسۆزی کەرکووکیە بناڵێ بکورد بەعامەتە خەڵکی کەرکووک یعنی هیوادارین هەموو شتێکمان تاقی کردەوە با ئەمەشمان تاقی بکەنەوە هیوادارین بمانکەنە هەرێمێکی سەربەخۆ بزانین ئەوزا بەخت و ئیقبالمان بە شوێ ئاڕات. ینی بەڕاستی تا کۆمەلگا ئەوەنە بە حیزبی کراوە ئەوەنە بە عەقڵەتی حیزبی ئەڕاتە ڕێوە ناتوانن بەڕاستی لەسەر شتێک کە بڕیارێکی بۆ خەڵکی شاری کەرکووک بدەن بۆیە کە کۆمەلگا هەستەکەی تا ئێستاکانە لە باریکیان نیە ینی دژایەتی نەتەوەکانەگە لە زۆرە. لە ماوەی ڕابردوودا کورد کەمتەرخەم بوو لە جێبەجێکردنی مادەی 140 دەستور کە بۆ چارەسەری کێشەی کەرکووک و یەکلاییکردنەوەی چارەنووسی ناوچە کێشە لە سەرەکان سێ قۆناغی سەرەکی لە خۆ دەگرێت. بۆیە ئێستا بیر لە بژاردەی دیکە کراوەتەوە بۆ یەکلاییکردنەوەی پرسی کەرکووک ئەویش بە هەرێمکردنی کەرکووکە. ئێم بۆم قۆناغە وای بە باش ئەزانین کە ئێمە هەرێمە سەربەخۆوین ئەوش لەبەرچی لەبەر ئێمە بمانوێ نەمانەوێ زۆنێکمان هەیە زەردە زۆنێکمان هەیە سەوزە دیارە پێشمەرگەی هەفتای هەیە پێشمەرگەی هەشتا هەیە بەرامبەر زێڕەوانی هەیە بەرگری شارستانی هەیە دەستگای دژە دیرۆر تایبەتی بە خۆیان هەیە ئەتوانن ئەو زۆنە بپارێزن ئەمە حەقیقەتێک هەر کەسێک ئەمە وەک ئەی بیریت ئیتر بۆ کەرکووکێک کە دەسەڵاتی ئەوانی بەداخەوە ئاوا بینیمان نەماوە خەڵکەکەی پەرتەوازەیە کوردی تایە عەرەبی تایە دەستور چەسپانیەتی ئەمانە ئەبێ هەرێمێ پێکەوە بدێن. ئێستا کەرکووک بە دۆخێکی ناسەقامگیردا تێدەپەڕێت. دەسەڵاتدارانی هەرێم بۆ یەکلاییکردنەوەی پرسی ئەو شارە یەکدەنگ و یەک هەڵوێستنین. هاوڵاتیانی کوردی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانی دیکە بێ ئومێد بوون لە پارتی و یەکێتی تا بتوانن کێشەی کەرکووک یەکلایی بکەنەوە و لە بەرژەوەندی دانیشتوانی ئەو ناوچانە پرسی کەرکووک وەکو پرسێکی نەتەوەی و نیشتیمانی سیر بکەن و بڕیاری پێویستی لەبارەوە بدەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.